ئەو ساختەکاریەی لە هەڵبژاردنەکەی ئەنجومەنی نوێنەران کرا تەنها گەیمی یەکەمی یاری نێوان دوو حزبی دەسەڵات و چوارلایەنەکە بوو کە دەنگەکانیان دزرا. گەیمی دووەم و کۆتایی ئەو یاریەش لە دوای 27 ساڵ هێرش بردن 30 ئەیلولی ئەمساڵ و ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکلایی دەبێتەوە کە بەشداریکردنی هاوڵاتیان تێیدا سەنگی مەحەکە بۆ ئەوەی شاوری کۆتایی بە قازانجی چوارلایەنەکە لێ بدرێت. ئێمە بەپێی ئەوەی کە بۆمان هەڵسەنگاندنمان کردووە خەڵکی ئەم جارە ئەم بڕیارەشی یاوە واتە نەک هەر بەوەی کە بەشداری هەڵبژاردن ناکە بەڵکو زیاتر لەوە بڕیاریشی داوە هەتا شوێنی مەبەست دوای سندوقەکانی دەنگدان بکرێت لە پێناوی چیە لە پێناوی ئەم جارە مادەم بڕیار دراوە هەژمارکردنی سیستەمی هەڵبژاردن بەدەستیە ئەم لەم هەڵبژاردنەیە خەڵکی دەنگدەر بڕیاری یاوە کە چی بکە کە پارێزگاری لە سندوقەکانی دەنگدانیش بکە. تاکی دەنگدەر تەنها بە هیوای ژیانێکی باشتر دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان بەڵام لە چاوی زۆرێک لە شرۆڤەکارانی سیاسیەوە ئەنجامەکانی دوازدەی ئایار و ساختەچیەتی دوو حزبی دەسەڵات نەک تەنها ژیانی تاک بەڵکو خاک و نیشتیمانیشی خستووەتە بەردەم مەترسیەکی گەورە و گیانیەوە کە باوەڕیان وایە پاراستنی خاکی هەرێم و ژیانی تاک تەنها بە خودی هاوڵاتیان دەکرێت کە دەبێت هوشیارانە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و ڕێگە بگرن لەو ساختەچیەتیەی کە دوو حزبی دەسەڵات دەیکەن. بۆیە ئێمەی میلەتی کورد لە باشووری کوردستان بەداقەوە یا خۆشبەختانە کەوتوینە ڕێک ناوەڕاستی ئەو ململانەی عێراق و ئەمریکا و ئێران دەبێت زۆرمان ئاگا لەخۆ بێ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت لە ئێستاوە زەمانەت وەربگرن لە دەسەڵاتەکان جا بە عوسیانی مەدەنی بێت بە هەر چێکی کە بۆیان دەکرێت دەبێت انتخاباتێکی نەزی و بێتەزویر لە مانگی ئەیلولدا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر کرا بکەن. وابوو عیلازمان ئەوەیە کە لە مانگی ئەیلولدا خۆمان میلەت هەموو ئامادە بێت میلەت هەموو بچێ بۆ دەنگدان و میلەت هەمووی چاودێری سندوقەکان بێت بەوەی بەڕێی من پێشی تەزویری دەسەڵاتداران دەگرین و بەوەی ئێمە دەنگی ڕاستەقینەی ترەفلایەنگران و ئەو حیزبانەی کە دڵسۆزی میلەتی کوردن و سەرێ دەخەین دەنا ئەگە هەروەکو ئێستا بکەین هەر ئەم دوو حیزبە دەیبنەوە. دوو حزبی دەسەڵات لە دوای دڵنیابوونیان لە جێبەجێبوونی پیلانی ساختەچیەتی لە هەڵبژاردنەکانی دوازدەی ئایار بڕیاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان بۆ 30 ئەیلولی ئەمساڵ دەرکرد. بەو ئامانجەی لەلایەکەوە دەنگدەریان لەبوونی ساختەکاری و دزی دەنگەکانیان سارد کردبێتەوە تا بەڵکو بەشداری پرۆسەکە نەکەن و لەلایەکی ترەوە خۆیان وەک براوەی یەکەم بە دەرەوە نیشان بدەن. چوارلایەنەکەش لە ئێستاوە دەیانەوێت بە پاڵپشتی دەنگدەرانیان تلسمی دزی و ساختەچیەتی دوو حزب لە هەڵبژاردنەکان بەتاڵ بکەنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.